ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لا ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2تان پێشکەش دەکەین. هەندامی کۆنسەی جێبەجێکاری کۆما جیڤاکین کوردستان کە جەکە مستەفا قەرەسوو لا بەرنامەیەکی تایبەتی میدیا خەبەر تیڤیدا بەشداری کرد و هەڵسەنگاندنی ڕۆژەڤەکانی کرد. مستەفا قەرەسوو ڕایگەان وێڕای ئەوەی کاپەکەکە لا کۆنگرەی 12 خۆی لە ڕۆژەکانی 5 تا 7 ئایار بڕیاری خۆ هەڵوەشانەوە و کۆتایی هێنانی باخەباتی چەکداریدا، بەڵام هێرشەکانی سوپای تورک بۆ سەر هەرێمەکانی پاراستنی میدیا لە ئێستادا بەردەوامە. هەروە جەختیشی کردەوە گۆشەگیری ڕێبەرۆجەلان وا دەکا پرۆسەکە با سستی بەڕێوە بچێت، بەڵام پەکەکە دەیەوێت پرۆسەکە بەردەوام بێت و با خێراییش گەشە بکات. قەرەسوو جەختیشی کردەوە گەریلاکانی پەکەکە مافی ڕەوای خۆیانە لە بەرامبەر هێرشەکانی سوپای تورکیا بەرگری لە خۆیان بکەن و وتی ئەو هێرشانە بەمانای ئەوە دێت چینێک لە نێو دەوڵەتی تورکیا هەن کە دەیانەوێت بربەست بۆ پرۆسەکە دروست بکەن. ئەندامی کۆنسەی جێبەجێکاری کەرجەکە هەروە ڕاشیگەیان ئێمە ئەوەی پێویست بوو کردمان و کۆنگرەمان بەست و بڕیاری خۆ هەڵوەشانەوە و کۆتایی هێنان بە خەباتی چەکداریماندا. ئێستا دەبێت حکوومەت هەنگاو بنێت. هەروەها مستەفا قەرەسوو پێی وایە ئەگەر حکوومەتی تورکیا دەیەوێت پرۆسەی چارەسەری سەر بکەوێت دەبێت هێزر سیاست و هەڵویستەکانی بگۆڕێت و پێویستیشە هەڵوێست و تێگەیشتنی نوێی هەبێت. هەندامانی دەستەی بەڕێوەبەری ناوەندی پارتی یەکسان و دیموکراسی گەلاندەم پارتی بۆ هەڵسەنگاندنی چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی کۆبوونەوەکە لە ناوەندی گشتی پارتەکە با سەرۆکایەتی هاوسەرۆکانی گشتی دەم پارتی تونجەر باقیرخان و تۆلای حاتم مغلاری ئەنجامدرا. لە کۆبوونەوەکەدا ڕووداوەکانی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گرژەکانی نێوان ئێران و ئیسرائیل و ڕووداوە سیاسیەکان لە سووریا تاوتوێ دەکرێت. هەروە ڕێژگەیاندرا کە لە کۆبوونەوەکەدا بەتایبەت گۆشەگیری سەر ڕێبەرۆجەلان و پەیامەکانی ڕێبەرۆجەلانیش تاوتوێ دەکرێت. ڕووداوەکانی پەیوەست بە بەڕێوەچوونی پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک دەبنە تەوەری سەرەکی کۆبوونەوەکە. هەروەها هەڵسەنگاندن بۆ ئەو کۆمسیۆنەی دەکرێت کە بڕیار وایە لە پەرلەمان پێک بهێنرێت و باس لەوەش دەکرێت کە کێ بەشدارە بێت لەو شاندەی کە دیدار لەگەڵ ڕێبەرئۆجەلان ئەنجام دەدا. تەوەرەکی تری کۆبوونەوەکە پەیوەست دەبێت بە کۆبوونەوەی شاندی ئیمراڵی دەم پارتی لەگەڵ سەرۆکۆماری تورکیا ئەردۆغان و سەرۆکی گشتی ماهەپا دەوڵەت باخچەلی و سەرۆکی گشتی جەهەپا ئۆزگۆر ئۆزەل. چاوەڕوانیش دەکرێت کە نەخشە ڕێگایەک بۆ کۆبوونەوەکان ئامادە بکرێن. هەروەها لە کۆبوونەوەکەدا هەڵسەنگاندن بۆ فشارەکانی سەر ئۆپۆزیسیۆنیش دەکرێت. سەرۆکی گشتی پێشووی پارتی گەلی کۆماری جەهەپا حکمەت چەتین ئافسەردانی هاوسەرۆکی گشتی پێشووی پارتە هەرێمە پارتی دیموکراتی گەلان هەدەپە سەلاحەدین دیمیرتاش و هاوسەرۆکی پێشووی شارەوانی ئاماد سولجوق میرزاکلی لە زیندانی ئێدێر نەکرد کە لە زیندانی جۆری تیدا زیندانی کراون. چەتین هەروەها لە زیندانی سیلروی چوە سەردانی سەرۆکی شارەوانی گەورە شاری ئیستانبول ئەکرەم ئێمامۆغلو و فاتح ئاڵتای و تایفۆن قارەمان و هەروەها جێگیری سەرۆکی شارەوانی بەشیکتاش عەلی ڕەزای یەلماز. هەروەها لە هەژماری خۆی لە میدیای دیجیتاڵیشدا زانیاری دەربارەی سەردانەکانی بڵاو کردوتەوە. کۆمیتەی تەفچاند ڕاگەیاندراوێکی سەبارەت بە شەهیدبوونی ئەندامێکی گروپی ئاوازی چیا ئارام مەردانی با ناسناوی ئاگرسەر هەڵدان کە لە 6 کانونی دووەمی 2025 لە ئەنجامی ڕووداوێکی هاتوچۆدا شەهید بووە بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی کۆمیتەی تەفچاندا ببوورن هاتووە هەواڵ ئاگرسەر هەڵدان لە 15 ئاداری 1996 لە مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بۆ سەرڕای هەموو ئەو دەرفەتانەی کە لە سیستەمدا بۆی ڕەخسا بوو، بەڵام نەبوو ئاستەنگ لە بەردەم لێگەڕێنی بە دوای تێکۆشان و ئازادیدا و هەواڵ ئاگر تا دەهات لێگەڕینەکەی قوڵتر دەکات
دەکرد و تاوەکو بگاتە ئامانجەکەی و لەگەڵ گەریلادا یەکانگیر بێت. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە هەواڵ ئاگر ڕۆشنبیر و هونەرمەندێکی لێ هاتوو بوو، هیچ کات دەستبەرداری لە ناسنامە و کولتوری خۆی نەبوو، هەمیشە بە ناسنامە و کولتوری خۆیەوە ژیا. هەروە دەشڵێت هەواڵ ئاگر لە ساڵی 2019 دێتە ڕێزەکانی گەریلا و لە ناوچەکانی پاراستنی میدیا پەروەردەی بنەڕەتی وەردەگرێت و بەشداری پراکتیک دەبێت. دوای ماوەیەکیش لە کۆمەڵی گەنجاندا درێژە باخەبات و دواتریش بەشداری کارە کولتوری و هۆنەریەکانی تەفچان دەبێت. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە ئاگر سەرهەڵدان لە 6 کانۆنی دووەمی 2025 کاتێک لەسەر ئەرکەکەی بوو لە ئەنجامی ڕووداوێکی هاتوچۆدا شەهید بوو، هاوکات وەک هونەرمەند و شۆڕژگێڕێکی نەمر میراتێکی گەورە و بەهێزی بۆ بەجێهێشتین. بەم بۆنێەوە سەرەتا لە بنەماڵی هێژای هەواڵ ئاگر لە هەموو هونەرمەندان و ئازادی خوازان و گەلی کوردستان سەرخۆشی دەکەین و هەروەها ڕەش دەگەێنین ئێمە لە هێڵی ژیانی ئازادی ڕێبەر ئاپۆدا خاوەنداریەتی لە ڕۆحی هەواڵ ئاگر دەکەین، دەژین و خەیاڵەکانیان بەدی دەهێنین. دانیشتوان و ئەندامانی دامەزراوەکانی ئیداری خۆبەڕێوەبەری لە شاری حەسەکە شەڕوانی قەسەدا شەهید عەلی جووری خەلەفیان بە خاک سپارد. گەلی حەسەکە شەڕوانی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا شەهید عەلی جووری خەلەف ناسراو بە نەبیلیان لە گۆڕستانی شەهید دژوار بە خاک سپارد کە لە 29 حوزەیرانی 2025 لە حەسەکە شەهید بوو. ئەندام و بەڕێوەبەرانی ئەنجومەنی بنەماڵی شەهیدان و ڕێکخراوەکان و دەستگاکانی ئیداری خۆبەڕێوەبەری گەلی حەسەکە بەشداری مەراسیمەکە بوون. لە مەراسیمەکەدا ناسنامەی شەهید خوێندرایەوە و ڕادەستی بنەماڵی کرا و تەرمی شەهید بە ئاوسنەوەی دروشم بە خاک سپێردرا. تامی بروس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەبارەت بە دەستپێکردنەوەی هەناردنی نەوتی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پێویستە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان کار بکەن بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بۆری عێراق تورکیاوە. هەروە دەشڵێت ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کاریگەری زۆری لە سەرکسیە کۆمپانیای ئەمریکی هەبووە کە ئەوە جێگای قبولکردن نییە. دەشڵێت ڕاگررتنی نەوت تەنیا ڕێگر بووە لە گەشەی ئابووری عێراق و بەرژەوەندی کۆمپانیا ئەمریکیەکان و هاوکات هۆکارێکیش بۆ زیادبوونی هێژمۆنی ئێران لە ناوچەکەدا بۆیە پێویستە بازووترین کات ئەو پرسە چارەسەر بکرێت. ڕۆ باسی لەوەش کرد بۆری بەندەری جیهان ڕێگەیەکی گرنگە بۆ گواستنەوەی نەوت بۆ بازاڕە جیهانیەکان و ئەمەش سوودی بۆ ئابووری عێراق و هەرێم و هەروەها کۆمپانیا ئەمریکیەکانیش هەیە. عدنان کەنانی و شارەزای بواری سەربازی لەبارەی مەترسی بوونی سوپای تورکیا لە خاکی هەرێمی کوردستان و عێراق دەڵێت دەستێوەردانی سوپای تورک ڕووداوێکی نوێ نییە و بە فەرمی بەر لە 8 ساڵ دەستی پێکردووە و ئەو کات بنکەیەکی هەواڵگریان لە باشیک دامەزران. دەشڵێت لە ڕووی مێژوویەوە لە هەفتاکانی سەدەی ڕابردووەوە تورکیا بوونی پەکەکەی کردووە بە بیان و بۆ دەستێوەردن لە ناوخۆی عێراق. هەروەها دەشڵێت بەم بەبەستی تورکیا گرێدانەوەی کەرکووک و مووسڵە با تورکیا بۆیە پلانێکی هەواڵگریان لە هەرێمی کوردستان و پارێزگای کەرکووک دەست پێ کردووە کە بەشەکە لە پلانێکی درێژمە بوودا با مەبەستی داگیرکاری. خازی فەیسەڵ فەرماندەی سەربازی خۆبەخشی هێزەکانی پێشمەرگە لەبارەی ڕەفاندنی جوتیارێکی کورد لەلایەن چەند چەکدارێکەوە ڕێگەیاند ئێواری دوێنێ لە نێوان گوندی گەلۆز و قەرەبەگی سەر بە شارەدەی پردێ سێ چەکدار کە گومان دەکرێت داعش من هاوڵاتیەکان بە ناوی ئاری ڕەمەزان عوسمان کە پیشەی جوتیاریە ڕەفاندووە. دەشڵێن ئەو جوتیارە ئۆتۆمۆبیلەکەی لە نێوان گوندی بیبانی و کەلهۆر بەجێ هەڵدراوە و خاوەنەکەی بێسەر و شوێنە. هەروەها ئەوەشیان خستۆتە ڕوو لە ئێستادا هێزەکانی پێشمەرگە و هێزامیەکانی سنووری پردێ بە دوای هاوڵاتی ڕفێندراوەکەدا دەگەڕێن. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.